لاپەڕی یەکێک لەو کتێبانە هەڵدەداتەوە کە بۆ ئەنفال نووسیوەتی. وتەی پیرەژنێکی شایەت حاڵی ئەنفال ڕای دەگرێت. سوێنی خۆ دەڵێ کە بربانێن تۆبزاوە ئەوەنە خەڵکی لێ بوو بۆ خوای لێ زانیومە خوا و نەبنیادەمی. عارف قوربانی زیاتر لە 50 کتێب و دەیان وتار و توێژینەوەی لەسەر ئەنفال نووسیوە. بەشێک لەو کتێبانە بۆ چەند زمانێکی بیانی وەرگێڕدراوە و گەیشتوتە ئەمریکا و چەند وڵاتێکی دیکە. لەو ڕوانگەیەوە دەمانەوێت بزانین کاریگەری ئەو نووسین و توێژینەوانە چی بووە لە ناساندنی پرسی ئەنفال بە وڵاتانی دەرەوە. تا ئێستا 11 کتێبی خۆمم تەرجەمە کردوێتە ئەنگلیزی و چاپ و بڵاو کردوێتەوە. بەڵام لەکوێ ئەوەی کە من بە شخصی بیکەم لەکوێ دامەزراوێکی گەورە هەبێ بیکە بە ئیمکانێتیش زۆرتر بە تیراژی زۆرتر و باشتر دابەشیکە لەوەی کە من ئەیکەم. چه ئەرمەن کە نزیکترین شوێنن لە ئێمە لە ڕووی جوگرافیا و ئەویش ئیسرائیلە. هەردووچیان یعنی بە هۆڵۆکۆست و بە کوشتەی بۆ قەتڵ و عامی ئەرمەن بوون بەدەوڵەت. ئەی کورد بۆ نەیتوانی باڵا بجۆ ئەنفال ببێ بەدەوڵەت. هۆکارەکە خۆمانین لەبەرەوەی خەممان نەبووە بەدەوڵەت و خواستمان نەبووە بەدەوڵەت. هیوادارم ئێستا کە پلان هەیە کە هەنگاو بۆ ئاراستەیە دەنرێ تەرکیزمان لای ئەوە بێ کە ئەمانە کەرەستەی زۆر گرنگن بۆ سەرنجڕاکێشانی جیهان بۆی کە چارچێوەیەک بۆ کورد دروست کرێت کە جاریشکە تووشی ئەو ناخۆشی و نەهامەتی و جینۆسایدکردانە نەبێت. لەسەر بەنێودەوڵەتیکردنی پرسی ئەنفال و ناساندنی وەکو جینۆساید بۆ چوونی جیاواز هەیە. ئیسماعیل هەنارەی کە 2 برا و 14 کەسی لە بنەماڵەکەیان بەر شاڵاوی ئەنفال کەوتون. ئەویش وەکو نووسەرێکە 5 کتێبی لەسەر ئەنفال نووسیوە. بۆ چوونی تایبەتی هەیە لەسەر ئەو نووسینانەی کە لەسەر پرسی ئەنفال نووسراون. بۆ ناساندنی جینۆساید بە دەرەوە پێویستی بەوەیە کە ئەو کتێبانی کە لەسەر ئەنفال و جینۆساید دەنووسێن بجێڕنێنە سەر زمانەکانی ئینگلیزی یان زمانە بیانیەکان بۆ ئەوەی خەڵکی دەرەوە. من وەکو خۆم تا ئێستا کتێبەکانم سەرچاوەیەک نەبووە بتوانم هاوکاری بکرێم. ئەو خەڵکانەی چیرۆکان لیان لایە پاش 29 ساڵ خەریکە زۆربیان کۆچەکەن بۆیە دەکرێت ئەو چیرۆکانەی هەن دەربارەی ئەو کەسانە لە ئەنفالدا بە زیندوی بمێنێتەوە پێویستە ئەرشیڤ بکرێن و بنووسرێنەوە. شاڵاوی ئەنفال لەلایەن ڕژێمی پێشووی بەعسەوە بە 8 قۆناغ ئەنجام درا و تیایدا 182,000 لە منداڵ و ژن و پیر و گەنج بێسەر و شوێن کران و تا ئێستاش ڕووفاتی زۆربیان لە بیابانەکانی باشووری عێراق نەهێنراونەتەوە کوردستان. هێمندە لەو کوردستان 24 قەزای چەمچەماڵ.